دەربارەی ئەم بابەتەوە دەربارەی بازاڕی مۆبیلیات ئەمانە بچینە لای میوانێک قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین باس و خواستی زیاتری لەسەر بکەین. سۆران حەمەد لەتیف فرۆشیاری مۆبیلیات لێرە لا ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. کاک سۆران زۆر بەخێر هاتن. پێمان بڵێن بارودۆخی بازاڕی مۆبیلیات لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئایا لەگەڵ بۆ نمونە ساڵی ڕابردوویش گۆڕانکاری بەسەرا هاتووە؟ سەرەتا سڵاوتان لێبێ، ئێوارەتان باش، دەستان خۆشوێ بۆ تەوەرێکی جوانتان هەڵبژاردووە. لە ئێستا بابەتەکەەوە ئەخوازێت کە ئەم تەوەرە کە باسی لەسەر بکرێ و باسی ڕۆژە. ئێمە وەکو مۆبیلاتی ڕۆژ شەریکەی ڕۆن شەریکەی باشاک ئێمە کە کۆنتاکمانەیە لەگەڵیانە ئێمە کە لە تورکیاوە هاوردەیەکەین کە لێرە ئێمە توانین بۆ هاوڵاتیان ساقیکەینەوە لە سەرەتای 2011 تا بیدایەتی چواردەش فرۆش زۆر باش بوو، مەسەلەن بازاڕی باش بوو، بەڵام لە ئێستاە بۆ ئەم کاتە زۆر بێبازاڕیە. باشە کاک سۆران ئەمە بزانم کە نرخەکان ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوویش گۆڕانکاریان بەسەرا هاتووە. ئەی تەوعان چۆن گۆڕانکاری ناکرێ شەریکەیەکی زلێز خۆی کە بتوانێت داشکان کات بۆ کاڵەکانی خۆی کە هەست بەوە کات کە لە وڵاتێکە لێرەیە کە قەیرانە موچە وایە وەز ئاوایە کە شەریکە لە قانجازی خۆی ئەیگرێتەوە کە هاوردەیەکە بۆ ئێمە جاران تاقمێکمانە فرۆژ ئێمە بە 22 گەڵا لە ئێستاە تاقمێک 18 وەرەقەیە. ئەمە هەڵساوە شەریکە خۆی بۆ خۆی مەسەلەن ئەم داشکانی کردووە لەبەر چی؟ لەبەرەوەی هەم کاڵەکانی ساق بێتەوە، هەم لەبەر ئەوەی کە وەزئی هەرێمی کوردستان ئەزانێ بە چ دۆخێکە بە چ ئاراستەیەکە ئەڕوە. واتا لەگەڵەوەی کە قەیران ڕووی لە دارایی هەرێمی کوردستان لە هاوڵاتیان هەرێمی کوردستان کردووە نرخەکانیش هەر بۆ ئاراستەی دابەزیوەن. ئەمە هەموو بازار وایە، ینی هەمووی بازاری مۆبیلیات بۆ شوێ نرخەکان دابەزیوە لەبەرەوەی کە ڕەنگە خواست لەسەری نەبێت. ڕۆستاخان هەر بەعام بابەتەکان هەروایە کە شەریکە هەڵساوەکەم داشکانی کردووە، مەسەلەن ئەم سعرەی کە داشکانووە، بەڵام لە هەمان کاتە مەسەلەن لە کوالیتی خۆی نەگرتوێتەوە، بەڵام مەسەلەن کە هەڵساو لە سعرێکی 20 وەرەقە 23 وەرەقێنێت سەر حەڤە گەڵا لەبەر ئەوەی مەسەلەن هەم کاڵاکەی ساقبێتەوە هەمووکو بڵین هاوکاریەک بۆ موچە خۆران یاخود بۆ خەڵکەکە مەسەلەن چون ئەو شەریکە خواستێکی زۆری لەسرە مەسەلەن تأثیری نەکردو سەر کوالیتی مەسەلەن ئەم تاقمی قەنەفە یاخود بەرەمبوومەکان. کاک سۆران وە کۆزانی لە هەرێمی کوردستان چەندان بڵین کارگەی بچووک و مامناوەندمان هەیە بۆ دروستکردنی مۆبیلیات. ئایا ئەمە نرخەکانیان جیاوازە لەگەڵ ئەوانەکە لە دەروی وڵات هاورداکرێتەوە لە ڕووی خواستی هاوڵاتیانەوە چۆن هاوڵاتیان زیاتر خواستیان بۆ کام بەرهەمانە هەیە؟ خۆی ئێستا لە دوو شوێنی جیاواز و هاورداکرێ، زۆرتر لە تورکیا، دوای تورکیاش ئێرانە کە ئەو هاوردەکردنی لە ئێرانەوە ئەکرێ شتێکی توجاریە، ئەنی لەگەڵ تورکیا زۆری فەرقە بەڵێ بەڵێ ئێستا مەسەلەن تاقمان هەیە لە بازار ڕبایی 2 وەرەقە 3 وەرەقەیە، مەسەلەن تۆ لەکوێ قوماشێکی تورکی لەوێ ئەکڕی مەتری بە 6 دۆلار، هەڵەسی سینەکە یان ئێرانەکە ئەکڕی بە 2 دۆلار بە 3 دۆلار، فەرقی جیاوازە. ئێستا ئەوەی کە مەسەلەن کە دروستەکرێ ئەو بلۆکە و یاخود ئەو قوماشەوەیان ئەو ئیسفنجەی کە لە ئێرانەوەیەت لەگەڵ تورکیا زۆری فەرقە. کابرا سەیری ئەوە ناکا بڵێ من شتەکەم کوالیتی بێ و شتێکی تۆکمایەکڕم، کابرا بە دوای شتێکی هەرزان ئەگەڕێ لەم کاتێ. ئێستا هەمانە تاقمی مۆبیلاتمان هەیە لە سلێمانیە بە 2 وەرەقە 3 وەرەقە، لە ئێستا ئەوانەش بازاڕیان نییە. جاوەرگە ئەگەر ئێمە کە شتێک تۆکمەیە و شەریکێکی براندێکی جیهانیە و خواستی لەسرە ئێمە بێ بازاڕین ئەبێ ئەمان چۆن بێ. باشە کاک سۆرانەمە لە گرافیکەکە باسمان کرد بازاڕی مۆبیلیات بازارێکە بەردەوام ساڵ لەگەڵ ساڵ گەشەی کردو. خۆمان بارودۆخی هەرێمی کوردستان باشە زانین، بەڵام لەگەڵەوەشە هاوسەرگیریە کرێ ماڵی نوێدا ئەندرێت. ئەم بارودۆخە کاریگەری کردوتە سەر ئاستی کڕینی هاوڵاتیان یاخود نا بۆ نمونە خواستیان بەلایەکی ترا ڕۆشتووە یا هەردوو بابەتەکەش گۆڕانکاری بەسەرا هاتووە؟ بە تاکید زۆر ینی لە ئێستا بازار سفرە، ینی زۆر کە زیاد ئەڵێ بەجددی من ئەوەنەی کە شتێک ئەکڕم بە مەسەلەن کوالیتی هەیە ئەچێت چاو لێشتە بازارەکە ئەکڕێ ئەکات، بەڵام لە هەمان کاتە دواتر ئەگەڕێتەوە بۆ شتە کوالیتەکە زۆر تاسیریشی کردو. زۆر کە زێمە یەت بۆ لامان ئەڵێ ئەمانێ فڵان شت بکڕین، ئێمە وەکو خۆمان شەریکی خۆمان هاوکاریانەکەین، ئەقسادمان هەیە، ئەقساتەکانمان 19 مانگە، لە هەمان کاتیشە ڕەجای بارودۆخی فەرمانبەران و خەڵک ئەەکەین،
قیستەکانمان 19 مانگە ئێمە لە کاتی موچەشە تەڵەبیان لەکەین. ویستم وا بڵێم ئەگەر قستیش بێ قستیش دانەوەیەوێت یانی ئەگەر هاوڵاتی موچە وەرنەگرێت کاک سۆران پرسیارێکی تر ئەوەیە کە ئەو کارگانە کە لە ناوخۆ بڵێن موبیلیات دروست دەکەن موادە سەرەتاییەکانیان لە چۆن بەردەستەکەوێت بەرهەمی ناوخۆن لە دەرەوە هاوردەی ئەکەن ئێوە ئاگادارن لەم بابەتە؟ زۆربەی ئەمانی کە ئەهێنن مەسەلەن زۆربیان یان لە وڵاتی سینەوەی هێنن یاخود لە وڵاتی ئێرانەوەی هێنن پێشتریش ئەرزم کردی وتم ئەوەی کە هێنن بە سعرێکی کەم ئەکەوێ قماشێگەیان مەسەن یان لە سینەوە ئینتیاجەکرێ بە $2 $3 یاخود ئەو بلۆک و ئەو قماشیان ئەو ئیسفنجەی کە دابینەکرێکە لە ئێرانەوەیت تاقمەکە بە 2 وەرەقە 3 وەرەقە ئەخرێتە بازاڕەوە دیسان سەرڕێ ئەوەش هێشتا هەر خواستی کەم بۆتەوە و خەڵک تۆزێ ئەترسێری لەم وەزعەیە. باشە کاک سۆران پرسیارێکی تر کە هەیەوەیە کە ئەم بەرهەمی مۆبیلیات و بەرهەمی ناوماڵە ینی شتێکە کە پەیوەندی باوەکوتم بنە ماڵەکانەوە هەیە بە تایبەتی ژن زۆر حەزی لێتی ئێوە هەستان بە ڕاستە وتان لە کاتیم قەیرانیا گۆڕانکاری بەسەر هاتووە بەڵام چه شوێنێک چ وێستگەیەک لە هەرێمی کوردستان هەبووە ئێوە زۆرترین خواست و فرۆشتان هەبوو بێت ینی چه ساڵێک بووە کە لە لوتکەیە بووە فرۆشتن و خواستی مۆبیلیات؟ ئێمە فرۆشتنمان لە بیدایەتی 2011 تا بیدایەتی 2014 خوات زۆر باش بوو مەسەن خەڵک خواستی لەسەر بوو بەڵامیتە لە دوای 2014ەوە وەزع بەرەو قەیرانی ڕۆشت و ینی وەزعی بازار زۆر بەعام کەم بۆیەوە مەسەلەن داهات کەم بۆیەوە ئەمجا لە هەمان کاتی ئێمەش کێشەیەکمان هەیە کێشەکەمان ئەوەیە گومرگی زۆرش سەر یاخود مەسەن لایەن ئێمە ساڵانە زەریبەمان هەیە ئەمە زۆر تەئسیری هەیە. ڕاستە ئەی باشە ئەم بەرهەمانی کەوتم کارگەکانی ناوخۆ درستی ئەکەن ئەمانە بەس لە بازارەکانی هەرێمی کوردستان ساخەکرێتەوە گەواگادار بنیان ئەنێردرێ بۆ پارێزگاکانی تری عێراقیش بۆ پارێزگاکانی تریژە چی بەڵام بە شێوازی کەم زۆرتر ناو خۆمانە هەنارداکرێوەکو ئەرزیشم کردی ئێستا ئەوانیش بازاڕیان کەم بۆتەوە ڕاستە لە چاو ئێمە سعریان زۆر جیاوازە بەڵام بەهۆی قەیران و مەسەرەن نەبوونی موچە و خەڵک داهاتی کەمە ئێستا ئەوانیش ینی ڕۆبڕی ئەم قەیرانە بوونەتەوە. زۆر سپاس سۆران حەمەلەتی فرۆشیاری مۆبیلیات سپاس کە لێرە لە سپاس بێ ستۆدیۆ لەگەڵ ما دەستان خۆش.